When Liam was born, doctors said he would not live for more than 6 weeks. When Liam was born, doctors said he would not live for more than 6 weeks. ئەم کاتتان باش بەخێر بێن بۆ چانێڵی Learn&Explore. ڤیدیۆ ئەمڕۆمان چیرۆکی کوڕێکە کە نەخۆشیەکی جیاوازی هەیە و لەم ڤیدیۆدا بە هەردوو شێوەزار یاخود بە هەردوو ئەکسێنتی بەریتانی و ئەمریکی گوێبیستی چیرۆکەکە دەبین و بۆتانی ڕوون دەکەینەوە. بەو هیوایەین سوودی هەبێت بۆتان. When Liam was born, doctors said he would not live for more than 6 weeks. In a few months, he will turn 18. This British teenager has an unusual genetic disorder called Ondin's curse. Whenever Liam falls asleep, his breathing stops. Dr. Gary Connet explains when Liam goes to sleep, his brain forgets to tell his lungs to breathe. Of course, he cannot stay awake forever, so he relies on a machine to make him breathe. Dr. Raman Cuevas talks about Liam's condition. This is a very rare condition and I have only seen one case of it. Only one in a couple 100,000 kids are diagnosed with it. Remember, a good health is the greatest blessing, and you cannot appreciate it until you lose it. A lot of people wish they had what you have, even if you think you have very little. ئێستا شەوی کە گوێبیستی بووین ڕوونی دەکەینەوە. سەرەتا بەم شێوازە دەستی پێکرد. When Liam was born, کاتێک لیام لەدایک بوو، وێن واتە کاتێک لیام ناوی کوڕێکە کە دواتر بۆتان ڕوونە بێتەوە کە ئەم کوڕە چییە. was born واتە لەدایک بوو. مانایان بەشەی ڕستەکەش واتە کاتێک لیام لەدایک بوو. doctors said he would not live for more than 6 weeks. دکتۆرەکان وتیان سێد واتە وتیان کە لە وانەکانی پێشوش ڕوونمان کردوێتەوە ناژی بۆ ماوەی زیاتر لە 6 هەفتە. ویک واتە هەفتە، month واتە مانگ، year واتە ساڵ. مانای هەموو ڕستەکەش واتە کاتێک کە لیام لەدایک بوو دکتۆرەکان وتیان کە ئەو ناژی بۆ ماوەی زیاتر لە 6 هەفتە. In a few months, he will turn 18. لە چەند مانگی داهاتوودا ئەو ئەبێت بە 18 ساڵ. فیو واتە چەند یاخود ڕێژەیەکی کەم. month هەروەک ئاماژەمان پێکرد واتە مانگ. he will turn واتە دەبێت بە 18. ئەم 18 کە مەوانەی 18 دێت ماوەستی لە 18 ساڵە. This British teenager has an unusual genetic disorder called Ondin's curse. ئەم هەرزەکارە بەریتانیا. this واتە ئەم یاخود ئەمە. British واتە بەریتانی. teenager واتە هەرزەکار کە بەوان ئەم بەشەش واتە ئەم هەرزەکارە بەریتانیا نەخۆشیەکی بۆ ماوەیی نائاسایی هەیە کە پێی ئەوترێت Ondin's curse کە ئەمە ناوی نەخۆشیەکەیەتی. generic واتە بۆ ماوەیی، unusual واتە نائاسایی، disorder واتە نەخۆشی. مانای تەواوی ڕستەکەش واتە ئەم هەرزەکارە بەریتانیا نەخۆشیەکی بۆ ماوەیی نائاسایی هەیە کە پێی دەوترێت Ondin's curse. Whenever Liam falls asleep, his breathing stops. هەر کاتێک لیام خەوی لێ دەکەوێت. whenever واتە هەر کاتێک لیام ناوی کوڕەکەیرۆک ئاماژەمان پێکرد. falls asleep واتە خەوی لێ دەکەوێت. هەناسەدانی دەوەستێت. breathing واتە هەناسەدان. stop واتە دەوەستێت. his واتە هی ئەو کە بۆ کوڕ بەکاردێت. her واتە هی ئەو کە بۆ کچ بەکاردێت. واتە ئەگەر هاتوو لەبری لیام کەسێکی کچێک وایە ئەمانوت her breathing stops. ئەو وەختە لەبری his herمان بەکارەهێنا. مانای تەواوی ڕستەکەش واتە هەر کاتێک لیام خەوی لێ دەکەوێت هەناسەدانی دەوەستێت. Dr. Gary Connet explains. دکتۆر گاری کانێت کە ناوی دکتۆرێکە ئەو دیئارە کورتراوی وشەی داکتەرە ڕوونی دەکاتەوە. explains واتە ڕوونی دەکاتەوە. When Liam goes to sleep, کاتێک لیام دەڕوات بۆ ئەوەی بنوێت.
his brain forgets to tell his lungs to breathe. مێشکی his brain بەڵام ئەمە بۆ لەبەرەوەی لیام کوڕە هز بەکارێنراوە ڕۆکڕون وان کردەوە بەڵام ئەگەر کچ بۆی ئەمانوت hair brain واتە مێشکی ئەو بیری دەچێت forgets واتە بیری دەچێت بۆ ئەوەی بە سیەکانی بڵێت بۆ ئەوەی هەناسە بدات tell واتە پێی دەڵێت his lungs واتە سیەکانی ئەو بۆ ئەوەی هەناسە بدات مانای تەواوی ئەم بەشەی ڕستەکە شواتە مێشکی بیری ئەچێت بۆ ئەوەی بە سیەکانی بڵێت بۆ ئەوەی هەناسە بدات کە ئەمەبەست لێرە داوەیە ڕاگەیانە دەماریەکان بۆ سیەکانی لە سیەکانی و ناڕات بۆ مێشکی یاخود لە مێشکی و ناڕات بۆ سیەکانی بۆ ئەوەی کردداری هەناسەدان بەجێبهێنێت. Of course, بە دڵنیاییەوە he cannot stay awake forever. ئەو ناتوانێت کە هەمیشە بە ئاگا بێت واتە بە خەبەر بێت کە ناتواتە ناتوانێت stay awake واتە بە خەبەر بێت forever واتە بۆ هەمیشە مانای ئەم بەشەی ڕستەکە شواتە بە دڵنیاییەوە ئەو ناتوانێت کە بۆ هەمیشە بە خەبەر بێت. So he relies on a machine to make him breathe. بۆیە ئەو پشت بە ئامێرێک دەبەستێت بۆ ئەوەی وای لێ بکات کە هەناسە بدات. rely واتە پشتی پێ دەبەستێت و مەشین واتە ئامێر و breathe هەروەک ئاماژەمان پێکرد واتە هەناسە دەدات. ئەگەر کە لێرەدا نووسراوە to make him breathe بەڵام ئەگەر کچێک بایە ئەمانوت to make her breathe بۆ مانای ئەم بەشەی ڕستەکە شواتە بۆیە ئەو پشت بە ئامێرێک دەبەستێت بۆ ئەوی وای لێ بکات کە هەناسە بدات. Dr. Ramon Cuevas talks about Liam's condition. دکتۆر رامۆن کوێڤس کە ئەمیش ناوی دکتۆرێکە بە هەمان شێوە قسە دەکات دەربارەی بارودۆخی لیام. condition واتە بارودۆخ و talks about واتە قسە دەکات دەربارەی مانای ئەم بەشەی ڕستەکە شواتە دکتۆر رامۆن کوێڤس کە ناوی دکتۆرێکە ڕۆکوتمان قسە دەکات دەربارەی بارودۆخی لیام. This is a very rare condition. ئەمە بارودۆخێکی زۆر دەگمەنە. rare واتە دەگمەن condition واتە بارودۆخ مانایان بەشەی ڕستەکە شواتە ئەمە بارودۆخێکی زۆر دەگمەنە. And I have only seen one case of it. و من تەنها یەک حاڵەت یاخود یەک کەیسی لە من بینیوە کە مەبەستی لە کەیس مەبەستی لە حاڵەتەکە مەبەستی لە نەخۆشیەکەیەتی کە دکتۆرەکە ئەڵێت تەنها یەک حاڵەتی لە من بینیوە. Only 1 in a couple 100,000 kids are diagnosed with it. تەنها یەک لە چەند سەد هەزار منداڵێک تووشی دەبن کە only واتە تەنها 1 واتە یەک couple hundred واتە چەند سەد thousand واتە هەزار کەومانە ئەم بەشە واتە چەند سەد هەزار kids واتە منداڵەکان و are diagnosed with it واتە تووشی دەبن مانای ئەم بەشەی ڕستەکەش واتە تەنها یەک کە مەبەستی تەنها لە یەک منداڵە لە چەند سەد هەزار منداڵێک تووشی ئەم نەخۆشیە دەبن. Remember, a good health is the greatest blessing. لەبیرت بێت. Remember واتە لەبیرت بێت. A good health واتە تەندروستیەکی باش. گەورەترین بەخشش یاخود گەورەترین نعمەتە. Great واتە گەورە greatest واتە گەورەترین blessing واتە نعمەت مانای تەواویم بەشەی ڕستەکەش واتە لەبیرت بێت تەندروستیەکی باش گەورەترین نعمەتە. And you cannot appreciate it until you lose it. و تۆ ناتوانیت پێی بزانیت هەتاوەکو لە دەستی دەدەیت. You cannot واتە تۆ ناتوانیت appreciate it واتە پێی بزانیت until واتە هەتاوەکو you lose it لە دەستی دەدەیت کە lose بە مانای ونکردنیش دێت بەڵام لێرەدا بە مانای لە دەستدان دێت. مانای تەواوی ئەم بەشەی ڕستەکەش واتە تۆ ناتوانیت پێی بزانیت هەتاوەکو لە دەستی نەدەیت. A lot of people wish they had what you have, even if you think you have very little. A lot of people واتە کەسانێکی زۆر wish they had ئاواتە خوازن کە هەیان بۆیە what you have ئەوەی کە تۆ هەتە
even واتە تەنانەت if you think you have very little تەنانەت ئەگەر وا بزانیت یاخود وا بیر بکەیتەوە کە کەمت هەیە مانای ئەم بەشەی ڕستەکەش واتە خەڵکانێکی زۆر ئاواتە خوازن ئەویان هەبووە کە تۆ هەتا تەنانەت ئەگەر تۆ وا بیر بکەیتەوە کە کەمت هەیە بەم شێوازەش کۆتاییمان بەوانەی ئەمڕۆمان هێنا بەو هیوایەین وانەیەکی بەسوود بوو بێت بۆتان و لەبەرەوەی کۆمەڵێک هاوڕێ پێشنیاری ئەویان بۆ کردبووین کە شێوەزار یاخود ئەکسێنتی بریتانی لە ڤیدیۆکانمانە بەدەربکەوێت بۆیە لەم ڤیدیۆدا هەوڵ دەدەین جارێکیش بە ئەکسێنت یاخود بە لەهجەی بەریتانی بیخوێنینەوە بۆ ئەوەی بتوانین سوودێکی زیاترتان پێ بگەێنین ئێستاش گوێبیستی دەبین و کۆتایی بەوانەی ئەمڕۆمان دەهێنین هیوامان کاتێکی خۆشە بۆ گشت لایەکتان خواتان لەگەڵ When Liam was born, doctors said he would not live for more than 6 weeks. In a few months, he will turn 18. This British teenager has an unusual genetic disorder called Onden's curse. Whenever Liam falls asleep, his breathing stops. Dr. Gary Connett explains, when Liam goes to sleep, his brain forgets to tell his lungs to breathe. Of course, he cannot stay awake forever, so he relies on a machine to make him breathe. Dr. Raymond Cuevas talks about Liam's condition. This is a very rare condition, and I have only seen one case of it. Only one in a couple 100,000 kids are diagnosed with it. Remember, a good health is the greatest blessing, and you cannot appreciate it until you lose it. A lot of people wish they had what you have, even if you think you have very little.